پرسی کورد لە هەوڵەکەی ئۆپۆزیسیۆنی تورکیادا بۆ هەموارکردنەوەی دەستوور. ئۆپۆزیسیۆنی تورکیا دەیەوێت لە کۆی 177 مادەی دەستوور 84 مادە هەموار بکاتەوە و جێگرەوەکانیشی ئامادەکردوون و بۆ ڕایگشتی بڵاوی کردوونەتەوە. بەڵام سەبارەت با کێشەیەکی قوڵ و لە مێژینەی وڵاتەکەی کە پرسی کووردا هیچ گەشتبینیەک لە پرۆژەکەدا نابینرێت. شەش حیزبەکەی ئۆپۆزیسیۆنی تورکیا کە لە جاهاپا، پارتی باش، پارتی دیموکرات، دەڤا، سەعادەت و دواڕۆژ پێک هاتوون پاشدایان کۆبوونە و دانووسان دوجار پەیڕەوە پرۆگرامی خۆیان بۆ داهاتوی تورکیا ئاشکرا کرد کە خۆی لە هەموارکردنەوەی زۆرینەی مادەکانی دەستوری بنەڕەتی تورکیادا دەبینێتەوە. ڕژنووسی هەموارکردنەوەی 84 مادەکەی دەستور کە لەلایەن شەش حیزبەکەی ئۆپۆزیسیۆنەوە ڕێکەوتنی لەسەر کراوە و کراوەتە نەخشەڕێگەی ئایندەی کارکردنی خۆیان زۆر پرسی تێدا بوو، بەڵام تەنها پرسی کوردی تێدا نەبوو کە وەکو سەرەکیترین کێشەی دیموکراسی، ئازادی، ئابووری، سیاسی و کۆمەڵایەتی و دیپلۆماسی تورکیا دادەنرێت. پارتی داد و گەشەپێدان با سەرۆکاتی ئەردۆغان لە ساڵانی سەرەتای دەسەڵاتیدا هەندێک هەنگاوی بەرەوپرسی کورد هەڵگرت، بەڵام زیاتر ڕووکەش بوون و لە بڕگە و مادەکانی دەستوری بنەڕەتیدا هیچ مافێکی کوردی جێگیر نەکرد. لە ڕژنووسی گۆڕینی 84 مادەی دەستوریش کە شەش لایەنەکەی ئۆپۆزیسیۆن هەوڵی بۆ دەدەن دەرکەوت کە ئەوانیش هیچ شتێکی تازەیان بۆ کورد پێ نییە و لە تورەکەی هیچ پارتێکی سیاسی تورکیادا چارەسەرکردنی پرسی کورد لە ڕێگەی دەستورەوە نییە. ئەوە تا لە هێرشی ئەم دوایی تورکیادا بۆ سەرباشوور و ڕۆژاوای کوردستان پارتە سیاسیەکانی تورکیا بە دەسەڵات و ئۆپۆزیسیۆنەوە پشتگیریان لە سوپاکەیان کرد. هەروەها لە بڕیاری درێژکردنەوەی ئۆپەراسیۆنەکانی دەرەوەی سنوور لە پەرلەمانی تورکیا کە ڕۆژاوای کوردستان و هەرێمی کوردستان دەگرێتەوە جگە لە هەدەپا هیچ پارتێکی دیکە دەنگی نای بەکار نەهێنا.